سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی عزیز من بەفراوی نووری و هاوکارم ساڵح دیمجر خۆشحاڵین لەم بەشەی بەرنامەکەدا لەگەڵتانین. لەگەڵ ئێوەدا پێداچوونەوە بە گرنگترین پێشات و هەواڵەکانی ئەمڕۆ دەکەین لە دوایین ڕووداوەکانی ناوچەکە و جیهانەوە تا راپۆرت و چاوپێکەوتنی تایبەت لەگەڵ ڕۆژنامەنووسان و پسپۆڕان. هیرو پنجشنبه 25 پوشفره 1726 کردیه لبرانبر 16 تیر ماه 1026 زاینه. ام برنامه خدا پیشکتن داوی لامریکای دست پیدا کن. We're building a golden dome over our country. And it's going to be a very effective one. سروکی امریکا دونالد ترامپ دبیجه که اوی جبو بروانی کمبت که زیرین جبو همی امریکای درست بکن. But again, I want to thank all of you that are here today. I want to thank مارکو روبیو لە واشنگتن میوانداری کنفرانسێک دەکات بۆ بەرەنگاربوونەوەی تۆندوتیژی سیاسی. برپرسین سوریه دبیجن وان هولدانه که در باسکرنا قاچاقی یا چک و موشکان جه عراق بو سوریه تک بریه. هەولێر لە نێوان هەڕەشەکانی ئێران و ئاڵۆزیەکانی ناوچەکەدا. دورپیچا دریایی لسر ایران و ایریشن ارتش امریکا لسروی ولاتی بردوامن. سروک دونالد ترامپ و وزیر جنگی پیت هکست بشتاری هلجوینا بروانی و داهنانی بون دمکی دا کو لیچونین پیش سازی لشکری هاتن زیدت کرن. سروک هر وها درست کرن کمبت که زیرین وکو بشک ج سیستم بروانی امریکای راگهاند. بری دمکجی پیودارا کوشکا سپی کارولین لیویت به روزنامه‌واران را آخوی. ام دچن جمع پامنیر دنگی امریکای ل کوشکا سپی هیوا سلام هیوا دم باش تو دکاری نوچه این هری گرینگین ایرو جمرا بیجی و هنکی سر او کمبتا زیرینه کتران بحث کری ببیجی. سڵاو ساڵە ئەم کاتت باش کەمێک بەر لە ئێستا کارۆلین لیڤیت دوای ماوەیەک دابڕان گەڕایەوە کۆشکی سپی و ئەمڕۆ بۆ ڕۆژنامەوانان قسەی لەسەر کۆمەڵێک بابەتی زۆر کرد. لە گرنگترین ئەو بابەتانەی کە قسەی لەسەر کردیسان بابەتی پەیوەندیدار بە ئێران بوو، پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران. کارۆلین لیڤیت ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد لەوانە گوتی کە هەتا سەعاتێک بەر لە ئێستا ئێرانیەکان پەیوەندیان بە ئەمریکاوە کردووە بۆی گفتوگۆکان دەست پێ بکاتەوە و بردمانەکان بوەستێت. ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد گوتی لەبەر ئەوەی لە ئۆپراسیۆنی پێشتردا حکوومەتی ئەمریکا سوپای ئەمریکا بە تەواوی سیستەمی ئێرانی لێک هەڵوەشاندووە. ئێستا ئێرانیەکان بە دوو بەرەیان هەیە، بەرەیەک کە دەیەوێت ڕێکەوتن بکات بەردەوام هەوڵ دەدات لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیدا بۆی ڕێکەوتن بکات، بەڵام بەرەیەک کە گوێ لەو بەرەی تر ڕناگرێت. واتە حکوومەتی ئێران بووە بە دوو بەرە لە ئێستاوە، وەکو وتەبێژی کۆشکی سپی گوتی پەیوەندیان کردووە، بەڵام هەتا ئێستا گەمارۆی سەر گەروی هورمز تەنیا بۆ ئێرانیەکان بەردەوامە، ئەگەر نا بۆ کەشتەکانی دیکە بۆ هەموو وڵاتانی دیکە کراوەیە، بەڵام ناهێڵن هیچ کەشتیەک بچێتە ئێران یان لە ئێرانەوە دەربچێت ئەگەری گفتوگۆش کراوەیە ڕەتی نەکردەوە. هەروەها دڵنیایی نەدا، بەڵام ئاماژەی بۆدا بردومان بەردەوامە، گەمارۆ بەردەوامە. هەروەها سەبارەت بە لێدوانەکانی جێگری سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئەمریکا دڵنیاییدا کە لەوەی هەموو حکوومەتی ئەمریکا بە یەک شێوە دەربارەی ئێران بیر دەکاتەوە. ئەگەر ئێرانیەکان بیانەوێت ڕێک بکەون بەو مەرجانەی کە ئەمریکا دایناوە، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەی ڕێککەوتنی هەیە، بەڵام هیچ ڕێککەوتنشکانێک قبول ناکە. ئەوەی کە ئێستاش دەیبینین ئەو بردومانە چڕی لەسەر ئێران هەیە، ئەنجامی ئەوەیە کە ئێرانەکان بەڵێنەکانی ڕێککەوتنی پێشویان شکاندووە. هەروەها سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەروە وەزیری جەنگ لە لووتکەی بەرگری و داهێنانی
هێنان لە ویلایەتی پێنسیلڤانیا بەشدار بوون لەوێدا باسی زیادکردنی بودجەی سەربازیان کرد بۆ ئەمریکا هەروەها باسی دروستکردنی کەشتی و تەقەمەنی سەربازیان لە ناوخۆی ئەمریکا کرد بابەتێکی زۆر گرنگیان و ڕوژان کە بریتیە لە گومەزی زێڕین کە بۆ ئەمریکا دروست دەکرێت وەکو دەیبینن جاروبار ئەو گومەزەی کە بۆ هەولێر دروست کراوە تەنیا چەند ئامێرەکە و ئیتر ئەو موشک و درۆنانەی ئێران دەیهاوێ بەریان دەداتەوە ئێستا گومەزێکی زۆر گرنگ بۆ تەواوی ئەمریکا دروست دەکرێت بە ناوی گومەزی زێڕین راپۆرتێکمان ئامادە کردووە فەرمونون بازانیاری زیاتر لەو بارەیەوە بزانین. لە ویلایەتی پێنسیلڤانیا لووتکەی بەرگری و داهێنان بە ئامادەبوونی سەرۆکی ئەمریکا و وەزیری جەنگ بەڕێوە چوو. ئەم لووتکەیە بۆ پێشخستنی کەرتی پیشەسازی سەربازیە. بڕیاردرا کە پارەیەکی زۆر زیاتر بۆ پێشخستنی پیشەسازی سەربازی و دروستکردنی تەقەمەنی و کەشتی جەنگی خەرج بکرێت. هەروەها گومبەزی زێڕین بۆ بەرگری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست دەکرێت. لە چوارچێوەی بنیادنانی گومبەزی زێڕیندا سیستەمی بەرگریش بۆ تەواوی ئەمریکا دابین دەکەین. سیستەمێکی بەرگری ناوازە و کاریگەر دەبێت. چەند هەفتەیەک لەمەوبەر ئێرانیەکان 111 موشەکیان کردە کەشتی فڕۆکە هەڵگری ئەبراهام لینکن. کەشتێکی زۆر جوان و بێوێنەیە. SS ئیبراهام لینکن ئەو هەموو موشەکەیان لە هەمان کاتا هاویشت و هەر هەمویانمان بە ئاسانی خستە خوارەوە. جا خۆتان بیر لەو سیستەمە بەرگریە بکەنەوە. ئێمە پێدەنێینە سەردەمێکی نوێ، سەردەمی زیرەکی دەستکرد، زانستی کوانتم و هایپەرسۆنیک و گەیشتن بە دەرەوەی زەوی. بڕیارەکە لە دەست خۆمانە. ئەگەر لە ئێستاوە پێشەنگ بین لە داهاتووش زۆر لە پێش هەمووانەوە دەبین. ئەگەر بەجێ بمێنین لە داهاتوو زۆر زیاتر بەجێ دەمێنین. بەڵێ وەزیری جەنگی ئەمریکا ڕاستێکی گرنگی بەبیر هەمووان هێنایەوە. جیهان بەرەو قۆناغێکی نوێ دەڕوات و نەتەوە سەرکەوتوەکانی 100 ساڵی داهاتوو هەر ئەوانە دەبن کە ئەمڕۆ پلان دادنێن و خۆیان ئامادە دەکەن. زیرەکی دەستکرد ئەو بابەتەیە کە گفتوگۆی زۆری لە سەر دەکرێت بە تایبەت بۆ بە بەرگریکردن. وەکو هەمووان دەزانن ئەوانەی کە دەتوانن گورزی خۆیان دەتوانن ئەسپی خۆیان تاو بدەن لە بواری زیرەکی دەستکردا وا پێدەچێت پێشڕەوی 100 ساڵی ئایندە بن. باشە هیوە ئەم بابەتانەی کە باست کردن لە گومبەزی زێڕین و ژیری دەستکرد هەمویان بەڕاستی جێگای سەرنجن بێگومان لە داهاتوودا زانیاری زیاتر دەدەین بە بینەرانمان سەبارەت بە چۆنیەتی دروستکردن و جێبەجێکردنی ئەم پرۆژانە. بەڵام لە بەرچاوگرتنی ئەم پێشاتانەی کە لەم دوایانە با بڵێن خەریکە ڕوودەدا سەرۆکی ئەمریکا هیچ پلان و بڕیارێکی دیکەی لە بەرچاوە بۆ ئەم شەو؟ بەڵێ بەفراو ئەم شەو سەرۆکی ئەمریکا کاتژمێرنۆ بە کاتی واشنگتنی پایتەخت کە نزیکەی بەرەبەیانی کوردستان دەکات لێدوانێک بۆ گەلی ئەمریکا دەدات. لەو لێدوانە پێشبینی دەکرێت کە کۆمەڵێک خاڵی گرنگ گوتوبێژ بکات و باسییان بکات هەروەها داهاتووی ئەو ئۆپەراسیۆنەی کە لە ئێستا لە ئێران دەگوزارێ دیاری بکات. لەو بارەیەوە قسە دەکات هەمووان چاوەڕێن بزانین سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەم شەو بە کاتی ئەمریکا و بەرەبەیانی بە کاتی کوردستان چی دەڵێت؟ ئەم ڕۆژ دۆناڵد ترامپ بە گشتی لە کۆشکی سپی بووە کۆمەڵێک بڕیارنامەی واژۆ کردووە لەگەڵ سەرۆکی سلڤادۆر کۆبووەتەوە هەروەها پێشوازی لە خات و دارلین گراهام کردووە کە دەبێتە جێگری سیناتۆری کۆچکردو و خەمخۆری کورد لینزی گراهام بۆ هیوای دارلین گراهامیش هاوشێوەی براکەی دۆستی کورد بێەوە بەدڵنیاییەوە ئەوەش هاوکاریەکان بۆ کورد لە سینات لە کۆشکی سپی بەردەوام دەکات. برای پایامنێری دەنگی ئەمریکای لە کۆشکا سپی هیوا سەلام سپاس بۆ ڤانزانیاریان. ساڵ هەستاژە چینە لای سۆران بۆ بابەتەکان سەبارەت بە وەزارەتی دەرەوە.
مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە واشنگتن باسی لە پەرەسەندنی هەڕەشەی گروپە توندڕەوەکان کرد و داوای هاوکاری جیهانی کرد بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی سیاسی، هەروەها ئاماژەی بە پەیوەندیەکانی نێوان بەشێک لەو گروپانە لەگەڵ کۆماری ئیسلامیە کرد. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە قسەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا سۆران خاتری پایامنێری وەزارەتی دەرەوەمان لەگەڵا. سۆران، ئەم کۆبوونەوەیە چی بوو؟ باسی چی کراتێدا؟ بەفراو کۆبوونەوەیەکی گرینگە نزیکەی کاتژمێر نوێی بەیانی بەکاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەستی پێکرد. هەر لەسەر ئەم کۆبوونەوەی بەرپرسێکی وەزارەتی دەرەوە بە دەنگی ئەمریکای وت کە بەرپرسانی زیاتر لە 65 وڵات لەم کۆبوونەوەیە بەشدار دەبن. لە وەزیرانی دەرەوە بگرە تا دەگاتە وەزیرانی ناوخۆ و بەرپرسانی ئەمنی و هەروەها بەرپرسانی جێبەجێکار. بەگوتەی ئەو بەرپرسە لە کۆبوونەوەکەدا گفتوگو لەسەر پەرەپێدانی هاوئاهەنگیەکان، هاوبەشکردنی زانیاریەکان و هەروەها بەهێزکردنی میکانیزمێکی نێودەوڵەتی جێبەجێکردنی یاسا دەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هەڕەشانە. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا وتاری سەرەتایی ڕێوەڕسمەکەی پێشکەش کرد. ئەو وتی کە ئەرکی حکوومەتەکان پاراستنی خەڵک و وڵاتەکانی خۆیانە و هەر لەبەر ئەم هۆکارەشەکە سوپا، پۆلیس و هێزە ئەمنیەکان دامەزراون. مارکۆ ڕۆبیۆ وتی کە کەمپینی بەرەنگاربوونەوەی ترۆر لە ڕۆژئاوا بۆ چەند ساڵ تیشکی خستبووە سەر گروپە ئیسلامیە جیهادیەکان. ئەو وتی کە ئەم کەمپینە کاریگەر بووە، ئاماژەی کرد بە کوشتنی ئۆسامە بن لادن بە شکستی دەوڵەتی ئیسلامی یا داعش. وتی لە ئەنجامی ئەمانەدا هێرشە ترۆریستیەکانی ئەم گروپە ئیسلامیە جیهادیانە لە ڕۆژئاوا بە شێوەیەکی بەرچاو کەم بوونەتەوە. بەڵام ئەو وتی کە ئەم کەمپینە خاڵێکی لاوازی هەبووە، ئەویش تێرۆری چەپڕە و تۆندڕۆ بووە کە بایەخێکی ئۆتۆی پێ نەدراوە. مارکۆ ڕۆبیۆ وتی کە زۆر کەس تیشکیان خستبووە سەر کارەکانی گروپە تۆندڕەوە ڕاستڕەوەکان، بەڵام کارەکانی گروپە چەپەکانیان بە ئامانجخوازنەوە دەبرد. هەروەها ئاماژەی بە کارەکانی ئەم گروپانە لە ئەمریکا و ئوروپاش کرد. با بەشێک لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ ببینین و ببیستین. ئیرۆ ڕۆژ تەروریستên çepgir dikarin pereyan li welatekî bidin hev û li welatekî din peywendiyên xwe pirêve bibin. Ew dikarin li welatekî perwerdeyê bibînin û li welatekî din milîtanan bînin navxwe û paşî welatekî din bikin armanc. Lewra me tu bijaranînin ji bilî ku em bi hevra rûpirûyê vê metirsiyê bibin. Ya em ê bi hevra li seranserî sinûrên xwe kar bikin yan jî ew ê terorîst valahiya nava van sinûran da bikar bînin. Li jêr serokatiya Serok Trump bû yekem car Amerîkayê bi nesazî, hevparî û stratîjiya têkbirina vê terorîzma çepgir ava kir. Serokî yadaşteya serokatiyê ya ewlekariya niştîmanî hejmar heft îmze kir. Têda stratîjiya berfire ya vekulîn û rêgirtina torên Antifa û hevalbendên wan nîşan dide. مارکۆ ڕۆبیۆ هەروەها وتی کە ئەم گروپە تۆندڕەوە چەپڕەوانە لە ئازادی ڕقیان لە ئازادی و دەیانەوێت ئەوەی کە ئازادی بەدەستی هێناوە لە ناوی ببن. ئاماژەی بە هاوەهانگی نێوان گروپە چەپڕەوە تۆندڕەوەکان کرد و وتی کە ئەم گروپانە لە وڵاتانی جیاواز هاوکاری یەکتر دەکەن و هەڕەشەکەیان سنوورەکان تێپەڕ دەکەن. هەر بۆیەش کەمپینی بەرەنگاربوونەوەیان دەبێت نێودەوڵەتی بێت. وەک نمونە ئاماژەی بە پەیوەندێکی تۆند و تۆڵی نێوان گروپە چەپە تۆندڕەوەکان و هەروەها گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی ئێران کردووتی پێدەچێت لە چەند وڵاتێکی جیاوازەوە پلانگەڕی بۆ ئامانجگرتنی وڵاتێکی دیکە بکەن. مارکۆ ڕۆبیۆ وتی کە گرنگترین هۆڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی تروری سیاسی چەپی تۆندڕۆ دەبێت هاوبەشکردنی زانیاری و دەستنیشانکردنی استراتیژیکی ڕوون بێت. ئەو وتی کە جیهانی شارستان دەبێت لە بەرامبەر ئەم تاریکیەدا بەرگری لە خۆی بکات. پاش مارکۆ ڕۆبیۆ سکات بسنت وەزیری خەزینەی ئەمریکاش قسەی کرد و وتارەکەی بەوە دەست پێ کرد کە لە ساڵی 2024دا خۆی بووتە ئامانجی هۆڵێکی تێرۆرکردن لەلایەن چالاکوانێکی چەپڕەوەوە. ئەوتی تێروری سیاسی کە ڕێگەکەی لە چەپی تۆندڕۆدایە دەبێت جێگەی نیگەرانی هەموو وڵاتان بێت. هەروەها وتی یەکێک لە کاریگەرترین هەنگاوەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڕەوتانە برینی خوێن شادەماری دارایی و ئابووری ئەو گروپانەیە. لەم پێناوەشدا ئاماژێ بە ئەو ڕێکارانە کرد کە بەرامبەر بە گروپە چەپە تۆندڕەوەکان یا گروپە تێرۆریستیەکانی دیکە وەزارەتی خەزینە گرتوویەتە بەر. ئەسکات بەسەن هەروەها وتی وەزارەتی خەزینە هاوشێوەی ئەوەی کە لەگەڵ گروپە تێرۆریستەکانی دیکە کردوویە
تەواوی دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنێت بۆ پەکخستنی سیستمی دارایی گروپە تروریستی و تونندڕەوە چەپڕەوەکان بەڵام ئەمەش لەسەر بنەمای چالاکیەکانیان دەبێت نەک تەنها بەهۆی بیر و باوەڕیانەوە. ئەسکات بەسند ئاماژەی بەوە کرد کە بەرەی هاوبەشی نێوان مارکسیزم و ئیسلامی تۆنڕۆ و بەرەیەکی هاوبەشیان هەیە وتی ڕەنگە ئەم بەرەیە تێڕوانینی هاوبەشیان نەبێت بەڵام لە دوژمنایەتیکردنی کۆمەڵگەی ئازادەکاندا هاوڕان. بڕیارە ئەم کۆبوونەوە لە سێ بەشدا بەڕێوە بچێت بەشی یەکەم لەسەر ئاسۆی هەڕەشەی تێروری چەپی تۆنڕەوە، بەشی دوم لەسەر باشترین شێوازەکانە یا ڕێکارە گونجاوەکان دەبێت بۆ بەرەنگاربوونەوەی تێروری چەپی تۆنڕە و لەوانەش ئاڵوگۆڕی زانیاری و هەروەها هاوکاری پراکتیکی و لە بواری ئاسایشەوە. بەشی سێمیش لەسەر بەرنامە و هانگاوەکان دەبێت بۆ بەرگریکردن لە ڕاکشانی خەڵک بۆ ناو ئەم گروپانە. ئەو بەپێ ئەو پلانەیە کە وەزارەتی دەرەوە داویە بە ئێمە ئەم کۆبوونەوەی هەتا سەعات 5 ئەمڕۆ بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا بەردەوام دەبێت. بەێ سۆران خاتری پامنێری دەنگی ئەمریکای لە وەزارەتە دەرەوە تیرۆژە ناوەندە نوچەین دەنگی ئەمریکا و مەرەبووی سپاس بوو وان ئاگاهێنتە سەرچۆڤە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوودەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بله بینرن هجام لأمریکای دمینن و وجاریج دشن پیشکتنین داوی لکنگرس آمریکایی انجمن نونران پروژه یاسایک پسند کرد که بودجه وزارت دروا و آلیکارین امریکا با ولات جهان با سالا به دابین دیگه پروژه یاسا مهاچاران ای سال هاتا پیشکش کردن و گوتوبیج و یانجی بیشن گرجیه که مزن لسر رول امریکایی لجهان درخست پیش پروژه یاسا بودجه که بهتر جیا سالا بوری یا کو ریوبریا سروک ترامپ داخواست کرده بو دابین دیگه للگوری سالا بوری 2 میلیارد دلار جبودجه کم دبه جبو آگاهی بهتر انها پامنری دنگی امریکای لکنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان هنکی بهتر بحثاب پروژه سای بکه و چما اف گوتوبیج و گرجی لسر هیا بەڵێ ناوەڕۆکی مشتومڕ لەسەر ئایندەی پێگەی دیبلۆماسی ئەمریکا و هاوکاریە نێودەوڵەتیەکانی ئەمریکا بۆ وڵاتانی تر و دابینکردنی بودجە بۆ چەندین بەرنامەی مرۆیی لە ناوچە جیاوازەکانی جیهاندا. پشتیوانانی یاساکە دەڵێ نەمیا پرۆژە یاسایە خەرجەکان کەم دەکاتەوە و تەنها جەخت لەسەر و بابەت و مەسەلانە دەکات کە ئەولەویاتی حکوومەتی ئێستای ئەمریکان، بەڵام ڕەخنەگڵە گران دەڵێن کە کەمکردنەوە و بڕینی بودجەی بەرنامە مرۆیەکان بە تایبەتی دەبنە هۆی لاوازبوونی ڕۆڵی سەرکردایەتی لە ئەمریکا لە جیهاندا و ڕەنگە لە داهاتوودا کاریگەری نەرێنیان لەسەر ئاسایشتی نیشتیمانی هەبێت. راپۆرتێکمان لەو بارەیەوە هەیە بە تەماشای بکەین.
پاش چەند کاتژمێرێک لە گفتوگۆ و مشتومڕ ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی دەنگ پرۆژەی یاسای بودجێ یاسایشی نیشتیمانی وەزارەتی دەرەوەی بۆ ساڵی 2027 پەسەند کرد. پشتیوانانی پرۆژەی یاساکە دەڵێن ئەم هەنگاوە پێگەی ئەمریکا لە جیهاندا بەهێزتر دەکات و پشگیری لە هاوپەیمانان دەکات و خەرجی حکوومەتیش کەم دەکاتەوە. ئەم پرۆژە یاسایە زۆر ڕوون و ئاشکرایە. ئەگەر هاوپەیمان یان هاوڕێی ئەمریکا بیت، ئەم پرۆژە یاسایە پشگیری دەکات. بەڵام ئەگەر نەیاری ئەمریکا بیت یان هاوکاری لەگەڵ نەیارانی ئەمریکا بکەیت، ئەوە ئەم پرۆژە یاسایەت بەدڵ نابێت. ئەم پرۆژە یاسایە هەنگاوی ئایندەیە بۆ بەهێزکردنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. لە هەمان کاتدا خەرجەکانیشمان کەم دەکاتەوە. بەڵام ڕەخنەگران هۆشیاری دەدەن کە کەمکردنەوە و بڕینی بودجە بۆ هاوکاری وڵاتانی دەرەوە ڕەنگە پێگەی ئەمریکا لە جیهاندا لاواز بکات و کاریگەری نەرێنی لەسەر ئاسایشی نیشتیمانی هەبێت. هێزی ئەمریکا لە جیهاندا هەرگیز لەوەدا نەبووە کە ئێمە بێکەم و کورتین. بەڵکو بە پێچەوانی نێرەکانمان هەمیشە هەوڵمانداوە بە نمونەی باش خۆمان بیان بکەین. ئەبێ ڕازگۆ بین بڕین یارمەتی دەرەکی هەرگیز بودجێ حکوومەتەکەمان هاوسەنگ ناکات. ناتوانیت کێشەی کورتێنانی بودجە بە بڕینی ئەو بەرنامانەی کە خەرجێکی زۆر کەمیان هەیە چارەسەر بکەیت. بۆیە من ناتوانم پشتگیری لەم پرۆژە یاسایە بکەم. بەڵێ لە ڕاستیە ئیدارەی سەرۆک ترەمپ داوای نزیکەی 35 میلیارد دلاری بۆ خەرجەکانی وەزارەتی دەرەوە بەرنامەکانی دەرەوە کردبوو، بەڵام یاسادانەران نزیکەی 48 میلیارد دلاریان پەسەند کردووە. بە بەراورد لەگەڵ ساڵانی پێش و بە بەراورد لە ساڵی پار تەنها 2 میلیارد دلاریان کەم کردوێتەوە، بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا هەرچەندە یاسادانران بودجەی زیاتریان یاوە لە 2 ساڵی ڕابردووە وەک لەوەی کە ئیدارەی ترەمپ داوای کردووە، بەڵام بە ساڵانی پێشووتر بە شێوەیەکی گشتی زۆر کەمیان کردووە. باشە مەریوان، هەنگاوی داهاتوو چییە؟ گرنگترین ئەو بابەتانە چین کە چاویان لەسەرە؟ بەڵێ لە هەنگاوەکانی داهاتوو ئێستا پرۆژە یاساکە دەچێتە ئەنجومەنی سینات بۆ پێداچوونەوە و لەوێ ئەنجومەنی سینات بڕیار دەدا کە ئایا دەنگ لەسەر دەقەکانی ئەم پرۆژە یاسایە دەدەن یان پرۆژە یاسای تایبەت بە خۆیان هەبێت. ئەگەر ئەنجومەنی سینات بڕیاریدا کە پرۆژەی خۆیان هەبێت، ئەوە ئەبێت ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران دانوستان بکەن لەسەر بەندەکانی پرۆژە یاساکە بۆ ئەوەی هاوتایی بکەن، چونکە پێویستە لە کۆتاییدا هەردوو دەقی ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران هەمان دەقی پرۆژە یاساکە بێت کە پەسەند دەکرێت و دەژێتە لای سەرۆک بۆ ئیمزاکردن. بێگومان یاسادانران مشتومڕ لەسەر ئەوە دەکەن کە چۆن هاوسەنگی نێوان ئەولەویاتە ئەولویاتەکانی حکوومەت و دارایی و هەروەها ڕۆڵی جیهانی ئەمریکا ڕابگرن. بۆیە گرنگترین ئەو بابەتانەی کە چاویان لەسەرە ئەوانن ئایا هیچ گۆڕانکاریکی زیاتر لە ئاستی بودجەی دیبلۆماسیە بێت، ئایا هیچ گۆڕانکاریکی زیاتر لە ئاستی بەرنامە مرۆیەکان و گەشەپێدانی نێودەوڵەتیدا دەبێت، ئایا ئەندامانی ئەنجومەنی سینات گۆڕانکاری لە بەندەکانی پرۆژە یاساکەدا دەکەن. ئەمەش هەمان ناوەرۆکی سەرەکی مشتومڕەکەیە کە لە ئەساسەوە هەبووە کە پشتیوانان کەمکردنەوەی بودجە بە هەنگاوێکی پێویست دەزانن، بەڵام ڕەخنەگران دەڵێن ڕەنگە ببێتە هۆی لە دەستدانی نفوزی ئەمریکا لە دەرەوە. باشە مەریوان، ژعاری سیاسی و ئەف گفتوگۆ لەسەر ئاستا سیاسەتە دەرڤەیە ئەمریکایە چێ پێشان دەدەن؟ بەڵێ لە ڕاستیە تشک دەخاتە سەر مشتومڕێکی گەورەتر کە لە ناوخۆی ئەمریکادا هەیە لەسەر ڕۆڵی ئەمریکا لە جیهان. هەندێک لە ئەندامانی ئەنجومەن لە هەردوو ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران پیان وایە یارمەتی دەرەکی و بەرهێنانە لە سەقامگیری و پتەوکردنی هاوپەیمانی ئەمریکا و هەروەها وەبەرهێنانە لە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا، لە کاتێکا هەندێکی تر پیان وایە پێویستە ئەو بودجەیە کە هەیە لە پێداویستە ناوخۆیەکانی ئەمریکا سەرف بکرێت و لە ئەولەویاتە استراتیژیەکانی ئەمریکا خەرج بکرێن. بێگومانە مشتومڕەت تەنها لەسەر ئەم پرۆژە یاسایە نییە، بەڵکو لە ماوەی پرۆسەی بودجەدانان کە هەموو ساڵە ڕوێات و دوای ڕوودەدات و تەنان دوای ئەم پرۆسەیەش بەردەوامە بێت بۆ بودجەکانی تر. برای مریوان همه پامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرسی رو توێژە ناوەندە نوچەین دەنگی ئەمریکا مەرەبوو سپاش بۆ وان زانیاریەتە.
دوای ئەوەی ڕۆژنامەی واڵ ستریت جۆرناڵ بڵاوی کردەوە کە دانەڵد ترامپ و ڕاوێژکارەکانی بیل لە بژاردەیەک دەکەنەوە بۆ فەرەوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژی ئێران لەوانەش زیادکردنی هێرشە ئاسمانیەکان و دەست بە سەرداگرتنی هەندێک دۆرگەی ئێران و هێرشکردنە سەر دامەزراوە ئۆتۆمیەکان لەو لاوە جێگری سەرۆکی ئەمریکا جەیدی ڤێنس ئەمڕۆ ڕایگەیاند و جەختی لەوە کردەوە کە واشنگتۆن بە نیازی ناردنی هێزی زەمینی بۆ ئێران نییە. ڤانز لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیاند ناردنی 150,000 سەربازی زەمینی بۆ ئێران بەو مانایە دێت کە سوپای ئەمریکا کارێک دەکات کە بە گوتەی ئەو خەڵکی ئێران دەبێ خۆیان بیکەن و ئاماژەی بەوەش کرد ئێمە چیتر بە دوای شتی لەم شێوەیەدا ناگەڕین و هۆشداریدا لە دووبارەبوونەوەی ئەزمموی لیبیا لە ئێران و وتی شێڕوخانی ڕژێمی قەزافی وڵاتەکەی کردە دەوڵەتێکی شکست خوارد و لێکەوتەکانی وەک بڵاوبوونەوەی تێرۆر و قەیرانی کۆچبەری لێکەوتەوە. جێگری سەرۆکی ئەمریکا وتی سناریۆیەکی لەو شێوەیە لە بەرژەوەندی ئەمریکادا نابێ. وەک ئاماژەمان پێکرد کۆمەڵک راپۆرت ئاماژە بەوە دەکەن کە واشنگتۆن بیل لە بژاردە دەکاتەوە بۆ فەرەوانکردنی ئۆپراسیۆنەکانی دژی ئێران لەوانە ئەگەری بەکارهێنانی هێزی زەمینی. بەڵام لە هەمان کاتدا ڤەنس دەڵێ کە واشنگتۆن بە دوایی ناردنی هێزی زەمینیان نیە. ئەم جیاوازیە لە نێوان بژاردە پێشنیارکراوەکان و هەڵوێستە فەرمیەکانی کاربەدەستانی ئەمریکا مانای چییە؟ ئەگەر پانتایی ململانەکان بگۆڕێت ڕۆڵی ئەکتەرە ناوچەیەکان بە هێزە کوردیەکانی شەوە لە هاوکێشەگەریەکانی داهاتوودا چی دەبێ؟ ئاگری ئیسماعیل نژاد شرۆفەکاری سیاسیمان لەگەڵا لە نەمساوە بۆ گفتوگۆ لەسەرم بابەتە. کاگاگری ئەو کاتتان باش. راپۆرتەکان باز لەوە دەکەن کە ئەمریکا بژاردەی سەربازی فراوانتر لە بەرچاو دەگرێت. بەڵام لە هەمان کاتدا بەرپرسانی ئەمریکا باز لە دوورکەوتنەوە لە شەڕی زەمینی دەکەن. ئایا ئەم جیاوازیە نیشاندەری ناکۆکیە لە واشنگتۆن یا جیاوازیەکە تەنها لەسەر شێوازی گەیشتن بە ئامانجەکانە؟ سلااوڕێزمە بۆ ئەوەی بەڕێز هەروە بۆ بینەرانتان ڕاستیەکەی ئەوەیە کە ڕەنگە جیاوازی لەسەر جۆری هێزی زەمینیش هەبێت. ئەوەی کە بۆ ئێستا بۆ دەوڵەتی ئەمریکا گرنگە ئەوەیە کە ئەو ویستانەی کە بەڕوونی دەیهەوێت لە ئێران دابینی بکە. یەکێک لە ویستەکان پرسی چەکی ناوەکی ئێرانە کە یەکلای بکاتەوە و ویستی دووەمی کە دەتوانین بڵین ویستی ئیسرائیل و وڵاتانی ناوچەییە بۆتە ویستی بنەڕەتی ئەمریکاش مەسەلەی پرۆکسیەکانە. جا بۆ ئامانجا ئەمریکا کۆمەڵێک بژاردەی لە بەردەستدایە. یەکێک لەو بژاردانە دەست بە سەرداگرتنی بەشێک لە خاکی ئێرانە کە لەوانەدا دەتوانین بڵین لای باشووری ئێران بەهۆی ئەوەی لە ڕووی ئابووریەوە قورساییەکی یەجگار زۆری بۆ ئابووری ئێران هەیە و دەتوانین بڵین 70% ئابووری ئێراندا نەوت و گاز و پێترۆکیمیاوە دابین دەکرێت کە ئەو 70% تقریبان بەشی هەرە زۆری یان لە باکووری لە باشووری ئێرانە یا ئەوەی کە گرێدراوە بە باشووری ئێران و ئەگەر بێت و باشووری ئێران کەوێتە دەست ئەمریکا یا کۆمەڵێک شوێنی تایبەت وەکو بۆ وێنە جەزیرەی خارک یان بەندەری ماحشار یا بەندەری خومینی بکەوێتە دەست ئەمریکا لە واقعدا بەشی هەرە زۆری ئابووری ئێران کەوتوتە دەست ئەمریکاوە. کەواتە پێ دوایە ئەمریکا هەوڵی ئەوە دەدا دەست بەسەر کۆمەڵێک لە ناوچەکانی ئێران بگرێت. ئەمن پێم وایە ئەگەری ئەو باسە هەیە یەکەم لەبەر خاتریەوەی بتوانێت زەختێکی ئابووری بخاتە سەر ئێران و لە دۆخێکی کەشدا ئەگەری ئەو باسە هەیە ئەگەر شەڕ درێژ بخایەنێ ببێتە شەڕێکی وەکو دەڵێن سوا و درێژخایەن لەو دۆخەشدا بۆەوەی کە بتوانێت تێچووی نظامی خۆی کەم بکاتەوە ئەگەری ئەوە هەیە دەست بەسەر بەشێ لە خاکی ئێراندا بگرێت. بەڵام لە هەردوو سناریۆکەدا ئەو جغرافیایی کە دەستی بەسەردا دەگرێ ڕەنگە جیاواز بێت. باشە کاگاگری با بینە سەر ئەکتەرە ناوچەیەکان. ئەزمموی سووریا دەری خستکە هاوکاری ئەمریکا لەگەڵ هێزە کوردیەکان بۆ نمونە کاردانەوەی توندی هەندێک لە وڵاتانی ناوچەکە وەکو تورکیا لێکەوتەوە. ئەگەر دۆسیەی ئێرانیش بەم شێوەیە کە جەناب ئاماژەت پێکرد کە ئەڵێی ڕەنگە بێوێت ئەمریکا دەست بەسەر هەندێ ناوچەدا بگرێت، پێ دوایە دووبارە ڕۆڵی کورد بێتەوە ئاراوە؟ ئایا واشنگتۆن ئەگەر لەو کاتەیە ئەگەر شتی وا بێتە ئاراوە واشنگتۆن ئامادەیە بەرامبەر بە هێزە ناوچەیەکانی وەک تورکیا وڵاتانی کەندا و بوەستێتەوە ئەگەر ئەمە ڕوو بدا؟ با بڵێن ئێوە پێش ئەوە ئەمن بۆ باس کە دوجاریش ئەمێ باسی پێناسەی پێگەی کوردیشم بۆ بکەی دواتر.
تورکیا لە کورەی مریخ کیانێکی کوردیان یا حولێک بێ بۆ مافی کورد تورکیا بە دژی بەرژەوەندەکانی خۆی دەزانێەوە دژی ڕادەوەستێت بەڵام ڕاستیەکەی ئەوەیە تورکیا ئەو هێزە یەکلاکەرەوە نییە کە لە ناوچەکەدا هەیە هەروەها تورکیا ئەو باندۆر و قورساییە زۆرەشی نییە لەسەر سیاسەتی ئەمریکا وەکو دەشزانن ڕاستیەکەیت کەمتر لە چەند مانگە دۆخی پەیوەندی نێوان تورکیا و ئەمریکا بەرەو ئاسایی بوون دەچیانی ئاساییش نەبووتەوە بەرحاڵ لە بەرخاتی و قەیرانانی کرد 2016 لە بین تورکیا و ئەمریکادا پێشاتوە تایبەت بە هەردوو دەوڵەتی ڕابردووی هینیش بووە ئەمریکاش بوانیواتە هەم دەوڵەتی بایدن و هەم دەوڵەتی ئەوەڵی ئاغای دۆناڵد ترامپ جا لێرەدا مەبەستەوە دەمە ئەوەتان ئەرزکەم کە وجودی کورد یا چالاکی کورد لە جغرافیای ئێران دەتوانێت زۆر بە قازانجی ئیسرائیل بێ بەو هۆکارەی کە لانی کەمی ساڵێکە شیمانەی ئەوە دەکرێت تورکیا بیهەوێ بە ڕێگای تۆڕی ئەخوان الموسلمین جێگرەوەی ئێران بێ لە دژمنایەتیکردن لەگەڵ ئیسرائیل کە لەو دۆخەدا ئەمە زۆر بە قازانجی ئیسرائیلە کە پشگیری لە کیانێکی کوردی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی بەڵام کاگاگرێ هەندێک دەڵێن ئەم باسکردن و وروژاندنی پرسی کورد لەلایەن ئیسرائیلەوە و تەنانەت لەلایەن ئەمریکاشەوە هەندێک جار ئەمرازێکی تەبلیغاتیە با بڵێن زیاتر بۆ فشارخستنە سەر ئێران تاوەکو پلانێکی ڕاستەقینە بێ ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆمە دەکەن شتێکی هەڵە نییە چونکە لانی کەمی هەتا ئەم وەزیری خارجەی کە ئێستەکە ئاغای سائر کە ئێستەکە لە دەسەڵاتدایە کە کەمتر لە ساڵێکە هات بۆتە وەزیری خارجەی ئیسرائیل وەزارەتی دەرەوەی ئیسرائیل هیچ پلانێکی تایبەتی نەبووە کە لەگەڵ کە پەیوەندیەکانی لەگەڵ نەتەوەکان بگرێت نەک لەگەڵ دەوڵەتەکان وەزارەتی دەرەوەی ئیسرائیل هەتا 1 ساڵ لەوە پێش هەموو استراتیژی و پلانەکانی ئەوە بووە کە لەگەڵ دەوڵەتەکان و دەوڵەت مەرجعی پەیوەندی بووە و ئەگەریش ڕەنگە پەیوەندیەک هەبوو بێ لایەنی ئەمنی ئیسرائیل ئەو کارەی کردووە کە ئەمە لە واقعدا جۆرێک پێملبوونی سیاسی یا بەرپرسیارەتی سیاسی ناخاتە سەر دەوڵەتی ئیسرائیل بۆیە بەلامەوە ئەوە سیر نییە کە ئەو باسە دەکوترێ بەڵام خاڵێکی گرنگ ئەوەیە کە لانی کەمی لە 1 ساڵی ڕابردووە دەرکەوتووە دەوڵەتی ئیسرائیل بەو قەناعەتە گەیشتووە کۆمەڵێک بازیگەری نادەوڵەتی لە ناوچەکەدا هەن کە تەقویەتکردن و ئەو بازیگەرە ناودەوڵەتیانە دەتوانێت بە قازانجی بێ و دواخر ئەمنیەتی نەتەوەیی خۆی پێ بپارێزێ بۆیە پێم وایە لە 1 ساڵی ڕابردوودا ئەو نیشانانە هەیە کە تۆ بڵێ پەیوەندی سیاسی یان بەرپرسیارەتێکی سیاسی لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە بەرامبەر بە بۆنە لایەنێکی کوردی کە هاوکاری ساز بوو. بەڵێ زۆر سپاس ئاگری سپایل لژاد شرۆفەکاری سیاسی لە نەمساوە سپاس بۆ ئامادەبوونت. بله ام ایرانی بچن عراق له هر دیسا گریدای ایرانی پشتی گربونا گرجیان له هرم ایران جاره کدن سروری عراق بن پیکرو به درونان ایریشی هرما کردستان عراق کر سپایا پاسدارین ایرانی بر پرسیاری ایریشین شوا چهارشنبه ین لسر هولیر راگهاند ایریشان خمن لسر زیدبونا آلوزیان له هرم زیده کردن و حکومت هرما کردستان او ایریش شرمزار کردن جبو بهتر زانیاری دوی درباره وان ایریشاندن ها پیامنیر دیار جمال جه هولیر بمرای دم باش دیار وان ایریشان چه زیان انجام دان و هرما کردستان چه دبیجه ساڵح بەفرا و ئەم کاتتان باش دیارە هەرکە شەو دادیە ئیدی خەڵکی هەرێمی کوردستان ترسدایان دەگرێت بەو پێی کە گروپە چەکدارەکانی سەر بە ڕژێمی ئێران و هەروە ڕژێمی ئێران ناوبەناوە بە شەو هێرشی موشکی دەکەن و هێرشی درۆنی دەکەنە سەر خاکی هەرێمی کوردستان
و سەرۆری خاکی هەرێمی کوردستان دەبەزێنن ئەمە شوای کردووە کە ترس و دڵڕاوکێکی زۆر لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکات شەوی ڕابردوو ژمارەیەک درۆنی خۆکوش کە سوپای پاسداران بەرپرسیارەتەکەی گرتە ئەستۆ ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کرا بەو هۆیەوە کە لەلایەنی هێزەکانی هاوپەیمانانەوە سەرجەم هێرشە درۆنەکان تێکشکێنرا دوا بە دوای ئەوەی دەستگای دژە تیرۆری هەرێمی کوردستان لە ڕاگەنرایەکدا ئاماژەی بەوە کرد کە سەرجەم درۆنەکان تێکشکێنراون و پارێزگاری هەولێر باسی ئارامی هەولێری کرد بەڵام نیگەرانی خۆشی دەربڕی لەوەی کە ناوبەناوە بەم شێوازە سەرۆری خاکی هەرێمی کوردستان دەبەزێنرێت و هێرش دەکرێت سەر خاکی هەرێمی کوردستان و ئەمە لەلایەکە و لەلایەکی دیکە و ئەمەی باستەوە بکەم کە هەر ئەمڕۆ بەهۆی مەترسیەکان و بەهۆی ئەوەی کە دەنگۆی هێرشکردنە سەر هەیە بۆ سەرگازی بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە سونی چەمچەمان لە سونی پارێزگای سلێمانی بە پێو زانیارانەی کە دراون بە کۆمپانیای داناگاز لەوەی کە هێرشی درۆنی یاخود موشکی دەکرێتە سەر کۆمپانیاکە بۆیە کۆمپانیاکە سەرجەم کارەکانی خۆی لەوێ ڕاگر بە پێو زانیارانی کە بە ئێمە دراون و جمجۆڵی سەربازی هەبووە لە سنووری کەرکووک و سنووری قەزای دۆستخورماتوو و ناحەی سلێمانبەگی سەربا قەزای دۆستخورماتوو و ئەمە شوای کرد کە هێزە عراقیەکان دژە تیرۆری عراق لە بەدواداچوونی وردا بن بۆ ئەوەی کە ئەو جمجۆڵی کە باسەکرێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە لە یاسا دەرچوون دەستگیر بکرێن و ڕاپێکی دادگا بکرێن و لەلایەکی دیکە ئەمە باستەوە بکەم کە بەپێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکایی کە لە ماوەی جەنگی ئەمریکا و هەروەها ئێران لە ماوەی سێمانگی ڕابردوودا دیارە 751 هێرشی درۆنی و موشکی کراوەتە سەر خاکی هەرێمی کوردستان لە ئەنجامدا 22 هاوڵاتی گیانیان لەدەستدا و هەروەها 122 کەسی دیکەش بریندار بوون و دۆخەکە تا دێت ئەگەر بەم شێوازە بڕوات پشێوی و ئاڵۆزی لە ناوچەکە دروست دەبێت. دیار دەکرێت باسی ئەوەشمان بۆ بکەی کە کاردانەوەی بەرپرسانی عێراق و هەرێم چ بووە سەبارەت بەم هێرشانە؟ دیارە هەر لە سەرەتاوە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی نیگەرانی خۆیان دەردەبڕن لە بەرامبەر ئەو هێرشە موشکی و درۆنیانەی کە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان و چەند جارێک دووپاتیان کردوێتەوە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو جەنگا بەڵام لێرە و لەوێ وەکو ئاماژەم پێدا کە هێرش دەکرێت سەر خاکی هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی کونسوڵخانەی ئێرانیان لە هەولێر ئاگدار کردوێتەوە کونسوڵخانەی ئێرانیان لە سلێمانی ئاگدار کردوێتەوە هەروە حکوومەتی بڵین کۆماری ئیسلامی ئێرانیان ئاگدار کردوێتەوە بەڵام تاکو ێساکە وەکو ئاماژەم پێدا هێرشەکان بەردەوامن و پێشێلی ئەو یاسا و بنەما یاسانی و دەوڵەتیانە هەیە دەکرێت لەلایەنی ڕژێمی ئێران و گروپە چەکدارەکانی سەر بە ڕژێمی ئێران دیارە بەشێک لە هێرشەکان لە ناوخۆی عراقشەوە دەکرێت و حکوومەتی عراقی بە هەمان شێوە ئەمڕۆ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عراق نیگەرانی خۆی دەردەبڕی و ئیدانەی ئەم کردەوەی کرد و باسی لەوە کرد کە لیژنەیان پێکێناوە و دەستگا ئەمنیەکانیان ڕاست پاردووە بۆ ئەوەی کۆتایی بهێنرێت بەو هێرش و هێرشە موشکی و درۆنیانەی کە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان و ساڵح ئەمێ باس لەوەش بکەم کە فەرمە بۆ کورتیک دەمە مەگەلێک کێمە بەڵێ ئەمێ باس لەوەش بکەم ینی سوپای پاسداران تەنها بەوە نەوەستاوە کە هێرش بکاتە سەر ئەو نارەکانی خۆی لە خاکی هەرێمی کوردستان بەو پێی کە بۆ لە هەمان کاتە ئەمێ باس لەوەش بکەم کە لە ناوچە سنووریەکان هاوڵاتیان لە ترس و دڵڕاوکێکی زۆردا دەژین بە تایبەتی کۆچەریەکان لە ماوەی ئەم مانگا از سپاس دکم دیار جمال جبو وزانیری انت دائما مالتا آوا ئەمریکا دەیەوێت پێشبەوە بگرێ عێراق ببێتە گۆڕەپانی شەڕی گروپە چەکدارەکان چاودێرانی سەربازی دەڵێن پاڵپشتی واشنگتۆن بۆ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق زیاترە لە پشتیوانی ئابووری و وەبەرهێنان و واشنگتۆن پاڵپشتی هەوڵەکانی دەکا بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و سنووردارکردنی کاریگەری گروپە چەکدارەکانی سەر بە ئێران. راپۆرتێکی هونەر ئەحمەد لەم بارەیە ببینین. هێشتا متمانی پەرلەمانی بەدەست نەهێنا بوو. ئەمریکا پاڵپشتی خۆی بۆ دەربڕی. السلام علیکم ورحمة الله وبركاته. پاش دەست بەکاربوونی پاڵپشتیەکانی ئەمریکا بە کردەیی چووە بواری جێبەجێکردنەوە.
بە تایبەتی لە پرسی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا کە لە ماوەی 23 ساڵی ڕابردوو عێراقی دووچاری قەرزی ناوخۆیی و دەرەکی کردووەتەوە. ئەمریکاش دەستی هەیە لەم بابەتە و خەڵکانێکی زۆر لیستێکی زۆر ئەوەی معلوماتە بێ کە دراوە بە حکومەتی عێراقی کامانە پارەکانە سپیکرۆتەوە لە دەوڵەتەکان ئەمانە هەموو بە بەڵگە و بەناوەوە دراوە بە حکومەتی عێراقی. فقرة 3 مناقشة عامة. بەپی سەرچاوەیەک لە نێو پەرلەمانی عێراقەوە بەشێک لە کوتلە سیاسیەکان ناڕازین لە شێوازی دەستگیرکردنی ئەو پەرلەمانتارانەی کە لە پرسی گەندەڵیدا تێوەگلا بوون. بەڵام بەهۆی ئەوەی ڕای گشتی لە مەلەفی گەندەڵیدا هاو سۆزی حکوومەتەکەی زەیدیە بۆیە ئەو کوتلە سیاسیانە ناتوانن بە ئاشکرا قسەی دڵی خۆیان بکەن. هەندێک جاریش لە میدیاکانەوە بە ناچاری پاڵپشتی هەنگاوەکانی زەیدی دەکەن. إصلاحات التي يقوم بها ئەو چاکسازیە کە ئەنجامی دەدات بۆ دژایەتی گەندەڵیە واتە لایەنی ئابوووریەکەی گرتووە. هیچ عێراقیەک نییە پاڵپشتی ئەم هەڵمەتە نەکات چونکە گەندەڵی جەستەی وڵات دەخوات. ينهش في جسد الدولة. پاڵپشتی ئەمریکا بۆ حکوومەتەکەی زەیدی بە شێوەیە کاریگەری هەبووە کە ناوبراو بێ دوودڵی دەستی بۆ چەندین مەلەف بردووە کە بەلای حکوومەتەکانی پێشووی عێراقەوە هەستیار و مەترسیدار بوون. دیارترینیان بابەتی گەندەڵی و چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێرانە. زەیدی لە ناو ڕەحمی هێزە سیاسیە تەقلیدیەکانەوە نەهاتووە بە پێی هاوکێشەیەکی تازەی نێودەوڵەتی و هەرێمایەتی و ناوخۆیی عێراق هاتۆتە کایەوە. ئەم پیاوە کوتلەی سیاسی نییە، ئەم پیاوە ئەو هاوکێشەیە هێناوێتی و ئەم پیاوە لە فەقیریوە نەهاتووە هەبوونە خاوەنی سەرمایەیەکی زۆرە، یعنی پێویستی بە پارە نییە، پێویستی بە گەندەڵی نییە، پێویستی بە پۆستەکەش نییە. چاودێرانی سەربازی پێیان وایە ئەمریکا نایەوێت جارێکی دیکە عێراق ببێتە گۆڕەپانی میلیشیاکان. هەماهەنگیەکانیشی تەنها لە چوارچێوەی وەبەرهێنان نابێت. العراق بالنسبة لأمريكا هو هدف رئيسي. عێراق ئامانجی سەرەکیە بۆ ئەمریکا. ئەو گرنگیە تەنها لە وەبەرهێنان نییە، بەڵکو وەکو بنکەیەکی گرنگ و هێڵی ڕوبەڕووبوونەوەیە بۆ ئەو ئاڵنگاریانەی لە ناوچەکەدایە. سەردانەکەی زەیدی بۆ ئەمریکا لە کاتێکدایە جارێکی تر دانوستانەکانی ئەمریکا و ئێران نەگەیشتنە ئەنجام. شەڕ و ئاڵۆزی باڵی بەسەر ناوچەکەدا کێشا. گروپە هاوپەیمانەکانی ئێرانیش لە ڕاگەیەنراوێکی نۆخاڵیدا دژایەتی خۆیان بۆ سەردانەکەی زەیدی خستە ڕوو. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا بەغدا. بەڵێ ئەم عێراقێ دەچن سووریێ و هەردیسا گرێدای عێراقێ و وەکوون باڵەخۆدنێکی کو دەستێروەردانە ئێرانێ هیشتیە کو هەرێم تەف هەفدا وەری گرێدان. بەرپرسێ سووریە ئیرۆ پێنجشەمێ ڕاگەاند کووان هەوڵدانەکە دەرباسکردنا قاچاغەیە چەک و موشەکان ji عێراقێ بۆ سووریێ تێک بریە. لە گۆر ئاجانسا نوچەیەنە سووریە سانا چافکانیên ئەولەکاریە ڕاگەاند کو ئەو چەکی ji بۆ رێخستنا حزبوڵڵاهێ دەچوون. رێبەریە گشتیە گومرگێ گوت کو موشک و درۆن تانکەرێکە پترۆلێ داهاتبوون veşartin. Ev tanker ber bi bajarê Banyasê ve diçû. Riya bajarê Banyasê ji bo veguhestina petrol û sûtemeniyê di navbera Iraq û Sûriyê de bûye rêyeke girîng. Serokê Amerîkayê Donald Trump demekêberê ragihandibû ku ew bi serokê demkiyê Sûrî Ehmed Şerara li ser şerê dijî Hizbullahê axiviye. Em ji wir jî diçin Tirkiye. Li Tirkiye ev bû zêdetirî sal û nîvekê ku pêvajoyeka aştiyê ya ji bo çareserkirina pirsgirêka Kurd Rojevê de ye. Lêbelê li gorî pispor û siyasetmedaran heta niha tê pêşveçûneke berbiçav pêk nehatiye. Ew dibêjin ku di vê pêvajo ji bo hilbijartinan neyê bikar anîn. Peyamnêr Eyûb Demîr raporteke ye. لەسەر پێواژیە ئاشتیە نێزیکی 19 نەهبۆری لێ لە گۆری سیاستمەدار و پسپۆران حتا نەها gavekî dîtbar pêş neketiye. Kürtlerin kimlikleriyle yaşama ve örgütlenme hakları var. Seroka giştî ya Dem Partiyê Tulay Hatimovları jî duh li parlamentoyê di civîna grubê de bangî desthiratiyê kir ku bila zagona çarçoveyê di meha tîrmeyê de derkeve.
îro roja çarşemiyê jî li jina birêvebirina navendî ya Dem Partiyê li ser vê mijarê civiya. Li gor pispora ev pêvajo gelek sis diçe. Siyasetmedar û akademisyen Profesör Dr. Ahmet Özer ev pêvajo ji dengê Amerîkayê ra nîrxand û got ji bo demokrasiyê pêdivî bi çareserkirina pirsgirêka Kurd heye. Silah ortadan kalkınca dema çekşiholê rabe peşiya demokrasiye vedibe. Em dizanin dema çekwere berdan yekser pirsgirêka Kurd çareser nabe. Lê ji bo vî pêdivî di guhertinên qanûnan da jî heye. Heke qanûnên çarçoveyê werin parlamentoyê wê gavê dibe ku ji çareserkirina pirsgirêka Kurd ra rêwere vekirin. Di vî warî da jî barek dikeve ser milê desthilatiyê. Ahmet Özer wek şaradarê CHP hatibû desteserkirin û piştî ji girtîgehê derket serdana serokê MHP Dewlet Bahçelî kiribû. Özer radigîne ku Bahçelî çiqas vê pêvajiyê bide destpêkirin jî lê aktorê esasî Serokkomar Recep Tayyip Erdoğan e. asıl aktör Sayın Erdoğan'dır. Tekegavek were avetin pêdiviya esasî bi Erdoğan heye ji ber ku aktorê sereke Erdoğan e. Li gor min di vî warî da serê wî hineke tevlihe ve ji bo hilbijartinê bêtir hesabên xwe dike. Ev yek jê pêvajoyê sistiriye. Di vê derê da hekegavek neyê avetin di xeterekî mezin jî bi xwe re dêbine û pêşiya provokasyonan veke. Alîkarê serokê giştî Partiya Devayê Mehmet Emin Ekmen jî ji dengê Amerîkayê ra ragihand ku pêvajo pir hêdî diçe û pêdivî ku ev pêvajo wek amûrekî hilbijartinê neyê bikaranîn. Yani süreçte bir tıkanma var. Em viya dibînin. Di pêvajiyê de xetimandinek heye. Piya min her du alî jî hêzawantinek ku vê pêvajiyê xirab bikin. Bi xwe jî dibêjin em girêdayî çareseriyê ne. Lê pêvajo pêş nakeve. Ev pêvajo gerek neye qurbankirina hilbijartinê. Berî hilbijartinê pêdiviyê were çareserkirin. Hêjayê diyarkirinê ku ev pêvajo ji aliyê rayedarên hikûmetê ve jî bi awayekî erenî tê şîrovekirin. Eyüp Demir, Dengê Amerika, İstanbul. ساڵە هەل لە تورکیا دەمێنینەوە لە پارتی کۆماری گەلواتە جەهەپا کە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی تورکایە درزێکی جدی لە نێوان دوو کەسایەتی سەرەکی ئەو پارتە واتە کەماڵ کلیژدار ئۆغڵۆ و ئۆسکار ئۆزێل سەری هەڵداوە. ئۆزێل کە ئیستا لەگەڵ کلیژدار ئۆغڵۆ تووشی کێشە بووە ڕایگەیاندووە پارتێکی سیاسی نوێ پێک دەهێنێ لایەنگرانی پێیان وایە کە پارتە نوێەکە دەتوانێت پشتیوانی ژمارێکی زۆر لە ئەندامانی پەرلەمان بۆ خۆی ڕابکێشێ. هاوکات شرۆفەکارانیش دەڵێن ئەگەر ئۆپۆزیسیۆنی تورکیا دابەش ببێ ئەوە ئۆردۆغان و پارتەکەی دەتوانن لە هەڵبژاردننی داهاتوودا دەسەڵاتی سیاسی زیاتر بەدەستبێنن. پامنێر ئەیوب دەمێر لەگەڵمانە لە ئەستەمبوڵەوە. ئەیوب ئەو کاتت باش. سەرەتا باسیەوەمان بۆ بکە کە بۆچی ئۆزگۆر و ئۆزێل با بڵێن گەیشتونەتە ئەم خاڵە و ناکۆکیەکان لەسەر چییە؟ Arası Befran Nakokiya Özgür Özel û Kemal Kılıçdaroğlu sala 2023 da dest pekir Kongreya 38 da îro Kemal Kılıçdaroğlu êdî serokê giştî CHP'ye lê Özgür Özel ana di nav CHP'da gayri parlamenterê CHP tu statiyaka wî nîne. Lê dikarin bêjî ku girsa herî mezin ana li gel Özgür Özel birêva diçe. Ji bo wî jî nakokiya Kemal Kılıçdaroğlu Özgür Özel wisa diyarê ku wê ji holê ranebe û îro jî daxuyenek ji aliyê yani Kılıçdaroğlu hate dayın yani civîna wana giştî ya lijneyî hebû divê civînê da berdevkên CHP Müslüm Sarı diyar kir ku ew kesên ku ana di nav CHP'da nîne wek gruba Özgür Özel û Özgür Özel tê da diyar kir got ku ew wek qayûmin ew tiştekî wanê fermî tune ew wek bi serî derdikevine pêş ji bo wî jî em nikarin ewan divê xetahanê da bibînin. Lê aliyê din da jî em dizanin ku Özgür Özel ana amedekariya partiyeka nû dike. باشه ایوب یعنی آماده کردن پارتیه که نو و وره و واتایا کو رنگ جهپه دابش ببه دابش بونه جهپه و روشه که چاول ترکیه در خپش کوم بدن برچوان جهپه پارتیه سرکیا اپوزیسیونیه Salih Arasti yani wata ku Kemal Kılıçdaroğlu ve ina mutlak butlan hat eser CHP جوه دمی حتی نهاجی ام دکارن بیشن کو özgür Özel و ekibawi لسر پارتیه کان نو خبات خو بردوام دکن دو شیتی سار راگهان کو özgür Özel بود
ام انا لسر وی پارتی خبات خبر دام دکن او سر لوگوی او ناوی ام دخوازن کو روزن پیشی آمد اجی بیا دیار کن ادی ام دکارم بیجن کو جوی شونداتر د ناو CHP دا گروبا özgür özel ve دابش ببه هکه دابش ببه دکارم دیار راحت بیجم CHP ve دابش ببه راسته گروبا هری مزن میگل özgür özel ve biçe ledali edin da ji grubeksi ve gel Kemal Kılıçdaroğlu bisekine ev jite wata ev ku CHP ve hezawi ve du beş beramberi destilati ji pekan nine ku ev du beş ve wet partiya ka hükümet. باشە ئەیوب کاریگەری ئەم دابەشبوونە لە جەهەپا چ دەبێت لەسەر پێگەی ئۆردۆغان لە تورکیا؟ Arastıj ku eva çend sale ku de hemû bijartina da Erdoğan wek partiyeka sereke derket hêjî em dema temaşe dikin divî xetê da diyar dibe lê heke CHP dabeş bibe tê wata ku Erdoğan û partiya wî bi awayekî asan bibe destelat. Ama ana jî dixwe hem Özgür Özel hem jî Kemal Kılıçdaroğlu hebudini tevanbar dikin dibêje ku mesela Özgür Özel dibêje ku tu bi vî şeklî zilamê Erdoğanî Kemal Kılıçdaroğlu ji bo Özgür Özel dibê tu bi vî şeklî zilamê Erdoğanî yani her yek hebudini tevanbar nişan didin heke ev şekil berdewam bike wisa diyar ku Erdoğan bawayekî asan carekadini ve him bibe destelat him jî bibe serokkomarê Tirkiyeyê. بله پیامنر ایوب دمیر تش استانبول به مرابوی سپاس بو وان زانیریانته ساڵە هاتیینە کۆتایی بەرنمەکەمان لەگەڵ بەشی کۆتاییمان کە دەکاتە دنیای تۆپی پێ و هەروەها پێم وا بێ خۆشترین بەشی یاری تۆپی پێش نزیک بووینەتەوە لێ ڕاستە بەفراو و کەسێک و باشتر ژمارە ئەو بکێ سیروانە سیروان لەڤەر ستودیۆ بمەرەیە سیروان ئەزانم تو پر حەزدکی و تو پر شۆپینیژی مە تەنێ دو یاریمان یاریە ڕۆژا شەمبیە سەر ئەوە سێم و چارەم ڕۆژا یەکشەمێژی یا هەری داوی کا چل جمتايج مرابيش جالك سپاس صالح وبفرا وبراستيجي جهه خمباريه كو هدي بر بداويا جامعه جهاني ودچن له بهر حال هين دو افليستكن مانه و بهفره امي ببينن كاوا جاي دنيا گشي ول سر امريكا به بتايبت استاديوم ميت لايف لباجار نيويورك انج در نيويورك و دنابرا نيويورك و نيوجيرسي ديه لو استاديوم ميت لايف دي جامعه جهاني بدوماهيك ورا لويدك اسبانيا وارجنتين وبهفره بليزن لويدك تيتشافريكيرن غوبيتري 86,000 خلق الوربن لتني لناف ستاديوم لدرفي ستاديوم بمليون كاس هم لامريكا وجدرفي امريكا لفي ياريا جافريكري تماشا بكن بري ويجي وكو صالح جي قوت بري بروجكي واسبانيا سيرو از خازن برسكي بكم 86,000 تشجمرك برمزنه او لكاريا وان يعني تشاوات بارستن براسي اف برسك باش جبرغو صالح جدسبيكي و يعني هم دا صلاه دارين امريكا وهي فيفا جي حسابي في روجي دكن بتايبت الباجار كي وكو نيويورك وهجمارك مازنش خلكي هنا درون وكو نمونه فرينا درونان لدردورا استاديومي وبرجاي كمازن سرانسري باجار نيويورك هاتي قد خكرن بوليس هم ين فدرال وين ولايات وين نافخوي ين خوجي هاتنا دسني شاكرن جبوكو في اف ياري اف جيم بس اوايكي سركفتي بداوي ببا بهر حال آمادەکاری لەسەر گەلێک ئاستانتەی کردن و دوواری هونەری دە و تەکنیکی دەش بۆ ئەم بێتر بەحسا vê یاریە بکەن یا ئەرجەنتین و ئیسپانیا نوهاجی ئەم دەچن جەم شرۆڤەکاری فەتبۆڵێ برێز علی فکری شێک و دڕیا کۆباوایەکی زندی ئەستانبۆلێ بمەڕەیەکەکی علی دبخير هات يعني مخابن هدي ام بر بداويا وي في قهرمانيه دچن تجدسبيك مره بو وام جهشتن قوناغا داوي كي علي دروج مانا و ارجنتين و اسبانيا داوي لفي فستيفال جهاني بينن
گەشتە هەردوو وڵاتان سەرپێهاتیەوان ji destpêkê ji 11 حەزێرانê heta niha tu çawa dinirxîne Yani di destpêkê me got bû favoriyetê min ê mezin İspanyayê çima me hat got bela ku di lêstika futbolê de di hal hene di organizasyon hene yek çi ye yek êrişe êdin jî bergirî ye İspanya hem bergirîkêriyê û hem jî êrişê di nava xwe de bi şeklekî ku heya îro dinya nedîtiye honand hêza İspanyayê ji virtê û ba dilê min jî dîsa favoriyetê şampiyonetê ew bi xwe ye elbet qapûher de weke ku dizane tenê wan ji İspanyayê gol nexwar êdinê xwe ber İspanyayê negirtin nikarbûn bigirin jî ev ciroka İspanya'ya ya Arjantin ji xwe fenomenekî pir mezin heye Messi yani Messi'ye dibe ji şevqê kevroşka derdixe yani tiştê netiş sehirbaz bi rastî jî wego gelek ez dibêjim keke Elî tu zanin ji 1966 de ev her du tîm di cama cîhanê de nehatine berhev yani ji bo geleka xewne ku İspanya û Arjantin li hember hev derkevin lê ne tenê xewnek normal xewnek ku di fînalê de digihêjin hev ev girîngaveyekê di dîroka futbolê de çi ye Ya helbet pir giring e bela ku İspanya jî rastî di warê futbolê de weke deqekî ye nexasin tîma manî Real Madrid di turnuvayên UEFA şampiyona de êrî pir bûye şampiyon ewin Arjantin ji alî dinê ve xwedî Kempes'e, xwedî Maradona'ya vêga ji xwedî Messi'ye yani xwedî kevneşopiyeke pir bihêz û gelek jî bi çanda wan ve girêdayî ne yani İspanyol jî futbol û çanda xwe bi hev re honandine girêdayî Arjantin jî futbol û çanda xwe di nava xwe de honandine her du jî bûne ekol. Belê bi çi hawayî be encama vê maçê çi be bila be lê dîsê jî dîrok tê nivîsandin İspanya wê cama xwe qehremaniya xwe duwem tomar bike eger pisekeve Arjantin wê bibe xwediya çar camên cîhanî bi her awayî be mêjû û dîrok roja yekşemê tê nivîsandin newsa Belê yani ya diduwa ez gotina te zêde bikim bi rastî ev turnuvaya FIFAyê weke ku dilgeriyê Silikonê di laboratuvarê wan de wan ji nû ve viveşînî yani tiştekî ecêb bû bergirî bi şeklekî bêqusûr derkete holê êrîş bi şeklekî bêqusûr derkete holê û ya hêrî giring İspanyola bergirî jî û êrîşî bêqusûr bi hev re girêdan dirûtin loma pir bakêşek û ev İspanya hamberî Arjantin dîsa vê lêstikê bilêze û wê têk bibe û bibe şampiyona dinyayê. Belê Birêz Elî Fikrî Işık futbol yanî em bêjin bi sporê futbolê şirovekar û nivîskar tu me re bû ji Amedê gelek spas keke Elî salih û bifra ez careke din vedgerim cem we. Gelek spas ji bo vanzaniyerîn te û mîvanê te sîrwan. Gelek spas bînerhêjar li vir digin dawiya vê bernamaya îro ta careke din em xatirê xwe ji we dixwazin û bimînin navxîr û xweşiyê de. Her şad û bextewer bin.